بقرعان ئەوانی کە دێن دەیکڕن زیاتر ئافرەت هیوایەتیان و مەڕەقیان و منداڵیش زار بەزار بەس ئافرەت زیاتر خواستی لەسرە هەردانەی تقریبان لە 15 تا 25 بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش ماوەیەکە لە شاری هەولێر خواست لەسەر کڕین و فرۆشتنی مشک زیادی کردووە لەسەر ئەو بابەتە دەچمە لای کاکەردی و گفتوگۆی لەگەڵ دەکەم کاکەردی سڵاوت لێبێ لە کێوە تۆ کڕین و فرۆشتن بە مشکەوە دەکەیت پێشەکی بە خێراتنتان دەکەم وەڵا لە میژە مشکەیە لەو بازارانە بەس ماوەیەکە زیاتر خەڵک خواستی لەسرە دەیکڕن بۆ جوانێ کێن ئەوانەی کە مشک دەکڕن زیاتر گرنگی بە کڕینی مشک دەدەن بە قورعان ئەوانی کە دێن دەیکڕن زیاتر ئافرەت هیوایەتیان و مەڕەقیان و منداڵیش زار بەزار بەس ئافرەت زیاتر خواستی لەسرە لە کۆمەڵگی کوردەواری زۆر جا دەڵێن کە تەنها ئافرەتانن لە مشک دەترسێن ئەمە ڕاستە یاخود ئەوانەی دێن ئەو ئافرەتانی کە دەیکردن چی دەڵێن قسەکەت تەواوە زیاتر ئافرەتان لە مشک دەترسێن بەس وەکو خواست هامستەری پێ دەڵێن ئافرەت زیاتر خواستیان هەیە و دێن دەیکڕن هەر مشکێک بەچەندە هەردانەی تقریبان لە 15 تا 25 ئەو مشکە لە شوێنێکەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئەوانە ئەوروپینە بەس بزەبر نازام لە چ دەوڵەتێکەوە دێن بەس ئەوروپینە مشکەکانی لای خۆمان کڕن فرۆشتنی پێوە دەکرێت ناناننا بەس ئەو بابەتە دیکۆریان جوانە و کڕن و فرۆشتنی لەسەر زیانیان نییە کاکەردیەوەە نانە ماڵی نە شتێکی جوانە و بەخێو دەکرێت خواردنێک زیاتر هەموو شتێک دەخۆن سەوزە و شتوا دەخۆن و دانەوێڵش دەخۆن تۆ تەنها ئەوەندەت ماوە یاخۆت فرۆشتیت هەر ئەوەندەم ناز زۆر بوو هەر ئەوەندەم ماوە تقریبان 30 دانە بوو لە 30 دانەی دەدانەیەک ماوە گرانترین مشک لە جیهاندا ئەگەر نرخەکەی بزانی لە چەندەوە دەست دەکات تاوەکو چەند بە قورعان گرانیەکەیان تقریبان هەتا 100 دلاری دەڕوا جورجی سپی عینەوەکو جورجی خۆمانە بە سپی چاوسۆرە ئەو لە ماڵەوە زیانی نییە ئەو کلوپەلانی کە لە ماڵەوە تەمانەوە شوێنی خاصی خۆی هەیە جامخانەی هەیە و خواردن و جێ ئاوشتی خاصی خۆیە تەمانەوە بەرەڵابی بەرێوەڵا زەرەری هەیە ئەگەر بەرەڵاوێ زۆر بە زەحمەت دەتوانیت نا ئەوانەوەکو مشکی خۆمان سەرعنینە حەز دەکەی دەری دێنین دای دێنین نات سەبەر دەڕۆن یعنی حرەکانوەکو کەروێش کوشتوالەیە مشکەکان لەوەی خۆمان ئەوها سەری نازخەنم بەوەش دیارە بەهرێکە خوای گەورە دای پێیان بەس ئەوانە ناس سەبر دەڕۆن و عادئیشن ئەی چۆن نارێ وەڵا من ڕۆژانە لێرانە زۆر کەفم پێیان دێ ئەمە ماڵندە زۆر حەزت لێ یاخود گیاندارێکە زۆر کەیفت پێ بێت هەموو بابەتەکانی کە هەیتمان خۆلیای خۆمانە و بۆش دەتوانین شەکەی هەر لەگەڵیان بەردەوام بین ئەگەڵ ئەو ئیشە خولیاد نەبی ناتوانێت بکەیت سەلامەت بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی قسەکانی کاکەردی بوو لەسەر کڕین و فرۆشتن بە مشک لە شاری هەولێر کە ماوەیەکە خواستی لەسەر زیاد بووە بە تایبەت ئافرەتان زیاتر کڕین و فرۆشتن یاخود مشک دەکڕن مشک خۆی لە خۆیدا کە ئێمە لە دیار زەمانەوە کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە بەشێک لە خەڵک لی دەترسێ یاخود لە کۆمەڵگەی کورداوەری قسەیەکە کە بێزی لێ دەبێتەوە ئەمەش کێشەی بۆ هەم خانمان و هەمیش بۆ خانەوەدەکان لە هەرێمی کوردستان دروست کردووە بەڵام بەکڕین و فرۆشتنی مشک وا دەکات کە ئەو مەترسیی جاران مشک نەیماوە